قەتڵ و عامی لالەزار هێشتا هەر بەردەوامە. دوو ڕۆژ بەسەر شەڕەکەی لالەزاردا تێدەپەڕێت، بەڵام تا دێت زانیاری گرنگتر و نەبیسترا و ئاشکرا دەکرێن. سەرچاوەیەکی ئەمنی ئاگادار لەناو هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ڕاستەوخۆ بە پایتەخت میتیە ڕاگەیاندووە. لە شەڕەکەی لالەزاردا جیالەوەی کۆماندۆ و دژە تیرۆر بە تانک و درۆنی خۆکوژ هێرشیان کردە سەر لاهور شێخ جەنگی، مەڵکو ژمارەی قوربانیەکانی شەڕەکەش زیاتر لەو ئامارەیە کە باس دەکرێت و کارەساتێکی دیکەشیان ناوەتەوە. سەرچاوەکە لەناو هێزەکانی یەکێتیدا ڕاستەوخۆ بە پایتەخت میتیە ڕاگەیاندووە، دوای ئەوەی پاسەوانەکانی لاهور شێخ جەنگی دەستگیر کران و بۆ زیندانی یەکێتی گواسترانەوە. لە زیندان شەڕ و ئاڵۆزی لە نێوان ئەوان و هێزەکانی یەکێتیدا ڕوویداوە. هێزەکانی یەکێتیش بۆ بێدەنگکردن و ترساندنیان 5 کەس لەو پاسەوانانەیان ڕاستەوخۆ و بە بەرچاوی ئەوانی دیکەوە داوەتە بەردەستڕێژی کولا. هەروەها تەرمی چەندین کەسیان شاردوێتەوە و بنەماڵەکانیان بەو پەڕی نیگەرانیەوە بە دوایاندا دەگەڕێن، بەڵام ئامادەنین هیچ زانیاریەکیان پێ بدەن. سەرچاوەکە بۆ پایتەخت میتیە پشتڕاستی کردوێتەوە کە زیاتر لە 30 کەس کوژرا و بریندار بوون. تاوەکو ئێستا تەرمی کوژراوەکان بێسەر و شوێنن. هەروەها بەشێک لەو کەسانش کە دەستگیرکراون شاردراونەتەوە و بنەماڵە و کەسوکاریان ئاگاداری دۆخیان نین و هێشتاش بە دوایاندا دەگەڕێن.